عزیزان و خۆشەویستانی کەناڵی سلێمانی سڵاوتان لێبێت خۆشحاڵم لاڵقەیەکی دیکە لە پرۆگرامی ئێوارەی سلێمانی لەگەڵتانم بەڵام ئەم پرۆگرامەمان پرۆگرامی تەندروستیە و باس لە تەندروستی ئەکەین بەڵام میوانی ئەمڕۆمان جیاوازە میوانەکەمان پسپۆڕی نەشتەرگەری جوانکاری و شەویلگەیە بەڕێز دکتۆر بەیاد جەزا بینەری پرۆگرامی ئەمڕۆمان بن باس لە جوانکاری دەکەین کە لە ئێستادا لە ناو هاوڵاتیاندا بۆتە ڕێژەیەکی بەرز بۆتە دیاردا بینەری پرۆگرامی ئەمڕۆمان بن دکتۆر زۆر بەخێر بێت زۆر سپاس زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ لەگەڵمانی منی شەرەوە زۆر سپاس پزیشکی جوانکاری دەکرێت بڵێم لە ئێستادا زەختێکی زۆری لەسەرە هاوڵاتیان بە گشتی بە ئافرەت و بە پیاوە زیاتر ڕۆکەنە با بڵێن دکتۆری نەشتەرگەری و جوانکاری دەکرێت بپرسم لە ئێستادا ڕێژەکە فەرقی کردووە زیای کردووە یاخود کەمی کردووە واللهی ساڵ بە ساڵ طبعا کە خۆش یەکەم جارەبی بە پزیشک یعنی بیدایەت لەوانەیە ژماری نەخۆشەکانەکە بێت دوای وردە زیاکە ئەوە خۆی هۆکارەکە بەڵام ساڵ بە ساڵ بەرە و زیاترە ڕوا لەبەر کاریگەری سۆشیال میدیا و یعنی خەڵکیش یعنی ئەستەوەکو جاران نەماوە چاویان زیاتر کراوەتەوە شت زیاترە بینن داواکاریان زیاتر بووە لەبەرەوە ڕۆژ بە ڕۆژ زیاترە بێت ئەمە ناڕازی بوون نییە لە خودی با بڵێن خۆمان کە ئەوەندە حەز ئەەکەین جوانتر بین لە کەسانێکی تر بچین وڵی خۆی بەشێکی زۆری عیلاقی بەوە هەیە بۆ شتێکە باست کرد بەڵام بەشێکی تریشی عیلاقی زۆری بەوەیە کە کەسەکە لەوانە نییە شەرت ئەوە نییە هەر جوانکاری بێ بۆ نمونە پێویستی بە شتێکی هەناسەی تاو نییە بۆ نمونە ئەڵە لەگەڵیشە لوتەکەشم جوانکاریەکەش هەر بۆکەم خۆ من هەر بەنجەکرێم یاخود مەسەلەن ئێستا خەڵکی ئێستا داواکاری زیاتر بووەکو لە جاران ئێستا جاران کە خواردنێکت دانا بۆ نمونە بە شتێکی کەم ڕازێ بووی بەڵام ئێستا ئەنوا شتی تریشی لەگەڵاکەی هەر وەکو باسمان کرد کە زیاتر ڕۆژانە کە ساڵ بە ساڵ کە تەکنەلۆژیا بەرەو پێشەوە ڕوا زانستی پزیشکی بەرەو پێشەوە ڕوا خەڵکی زیاتر چایەکرێتەوە بەشێکی زۆری عیلاقی بەوەیە ئەگەر بپرسین با بڵێن بابەتە جوانکاریەکان دوو جۆرن جۆرێک پێویستیە بۆ هاوڵاتیەکە بۆ کەسەکە کە سەردانەکە و جۆرێکیش پێویستی نیە و حەزی خۆیەتی ئەمە کامیان زیاترە لە لای ئێوە بەڵێ خۆی دوو تێرم هەیە دوو دەستەواژە هەیە لە زانستی پزیشکە تێرمێکیان ئەوەیە کە خۆ باس کرد پلاستیک سێرجری واتە کەسەکە پێویستی بە نەشتەرگەریە ئیتر جوانکاری بیان یان هەرچێک بێت پێویستی پێێتی شوێنێکی لە دەزاوە بۆی دروستەکرێتەوە مەسەلەن شوێنێکی خواروخێچێکی زۆری هەیە بۆی چاکەکرێەوە ڕێگەکرێتەوە ئەو پێوترێ پلاستیک سێرجری واتە نەشتەرگەری جوانکاری بەس لەبەرەوەی کە زمانی کوردی زمانێکی تۆزێ فەقیرە دەستاواژێکی ترمان هەیە بە ئینگلیزی پێوترێ کۆزمەتیک سێرجری ئەویشان ئەگەر تەرجمەیکەینەوە بە کوردی هەر بە بابەتی جوانکاریەت بەڵام کۆزمەتیکە کە چیە وەکو چۆن کەسەکە خۆی جوانە بەڵام ئەوێ جوانتر بێ یعنی ضرور نییە ئیشەکە بۆی بەس بەڵام جوانترە بێ خواستی خۆیەتی و حەزی خۆیەتی کامیان زیاترە ئێستا لە هەرێمی کوردستانیان ئەو کەسانی کە سەردانی تۆکەن کامیان زیاترە ئەو دوو بابەتە خۆی بەپێی قەناعەتی کەسەکە ئەگۆڕێ بەڵام بەڕای من ئەکسەرێتی بابەتی کۆزمەتیکەکە ینی زیاتر تەواوەتی حەزەکەن بگۆڕێن زیاتر داواکاری با بڵێن گەنجان چییە؟ شێوازی گۆڕینی لوتە کایسە نەشتەرگەری لوت لە هەر شوێنێک گۆڕی خۆ هەڵ ناگرێت هەمووی لەزگەیەکی پێوەیە ئەمە بابەتە بابەتێکی زۆر ینی یەخود با بڵێن شتەکانی ترە وەکو بۆتۆکسە فیلەران بابەتانە کە ئەبنە بابەتی جوانکاری وڵی خۆی مقارن ناکرێت بابەت ئەو بابەتانی کە پەیوەندی بە نەشتەرگەریەوە زیاتر نەشتەرگەری لوت و پێڵوی چاو زۆرە لەگەڵ بەرزکردنەوەی برۆ و یاخۆ شێوازی گۆڕینی شێوازی برۆ بەڵام ئەو بابەتانی کە نانەشتەرگەرین یاخۆت پێویستیان بە بەنج نییە بە بەنجی مۆزۆع یاخۆت گشتی عادەتەن بۆ تۆکسفیلەرەوە هەر خۆی ڕۆژانە هەر هەیە ینی عادەتەن زۆرە بابەتی جوانکاری ئەکرێ بڵین دوو بەشە بەشێکی ئەم بۆ تۆکسفیلەر و بابەتانەیە بەشێکیشی نەشتەرگەریە ئەوانی کە لە دەموچاوە نەشتەرگەریان بۆ ئەکرێت زیاتر چ بابەتێکن لوت و پێڵوی چاو چیتر لوتە پێڵوی چاوە ڕاکێشانی پێستی دەموچاوە ئیتر پێڵەکان سەرەوە خوارەوە ئەکرێ عادەتەن جوانکاری گوێچکەیە بەرزکردنەوەی لێوە دەرهێنانی چەوری ژێر چەناگەیە و ناوچەوان مەسەرەنێکی خۆقز بێ یاخود یەکێک چاڵ بێ ئەوە بۆ یەکەن ئیتر بۆ بابەتە ینی تەواوی دەموچاوە کاتوانڕی دکتۆر با بڵێن جگە لە لوت نەشتەرگەری لوت ئەوە بابەتێکە دیارەکە یەک جار ئەمەلیاتیەکەی ئەگەر جوان دەرچێت پێویستی بە زیاتر نییە ئەو بابەتانەی تر بۆ منە پێڵی و چاوە بە بەرزکردنەوەی برۆی هەر یەکێک لەمانە بۆ هەمیشەیە
یاخود ئەمە کاتێک ئەبێ و خۆی لێ بێتەوە. بەڵێ من دایمەن بە هەموو نەخۆشەکان ئەڵێم کەیان بۆ یان بۆ هەچ شوێنێک کە منی تیابێن ئەم پرسیارم لێکەن من دایمەن پیان ئەڵم وەشکەم بە سوابەت لەگەڵان ئەڵم هیچ شتێک هەمیشەیی نییە لە دنیا تەنانەت خۆشمان هەمیشەیی نین یعنی ڕۆژێک یەک ژیانمان تەواو بێ لەبەرەوە بۆ ساردیانەکەمەوە عادەتەن بەڵام ئەگەر بیتە سەر حەقیقەت نەشتەرگەری واتە بڕین هەمیشەیی ترین اختیارە هەمیشەیی ترینە ینی ئەو پێڵاتێکی بڕیت جارێکتر ئەگەری دروست بوونەوەی نیان بەڵێ هەر بۆ پێڵووی چاو چەند ئیشەکە توانین بکەین مەسەلەن بڕینەکە ئەوەی کە پێوتر بلیفاڕۆپلاستی هەمان ناتوانین بە سووتاندنی کیفچکۆلە ئلکترۆکۆترایزیشن کە پێوترە پلازمەیج بەواکرێ یاخود بەرزکردنەوەی برۆ بە بۆتۆکس ئەوانەش تۆزێک پێڵووی چاوکەمەکاتەوە ئەو اختیاراتانە هەیە بەڵام ئەگەربی بە بەراوردی نەشتەرگەریەکەی کە پێ نەشتەرگەری پێڵوو چاوە ئەوە لە هەمیان زیاتر نەتیجە ئەیات لە هەمیان کەمتریش ئازاری ئەبێ لە هەمووشان زووتر چاکە بێتەوە و لە هەمووشیان هەمیشەیترە هەمیشەیترە پێم بێسە خواستێکی زۆریشی لەسرە ساڵانی پێشوو بڕۆ ینی ئەگەر هەش بوو بێت شتێکی زۆر کەم خەڵکی داوای ئەوەی کردبێ بەڵێ بیزەبەت زۆر پێم بێ هەر کچان نین هەر ئافرەتان نین کە دێنە لای پزیشکی جوانکاری و داوای جوانکاری کەنێسە ڕێژەیەکی باشیش پیاوان ڕان کردێتە پزیشکی نیشتەرگەری و جوانکاری بەڵێ وڵی ئەو ڕێژەیە خۆی عادەتەن ئەتوان بڵێم لە 1995 ئافرەتانە خانمانە لە 105 بۆ دەی تقریبان پیاوانیش دێن بەس بەڵام زۆربەی ئەو لە 105 بۆ دەیە زیاتر بۆ پێویستیەکەیان بۆ جوانکارەکەیان بڵێ بەڵام لامان کاتیشا جوان ئەبێ مەسەلەن هەیەیان بۆ دکتۆری چاو نردوێتی وتێتی ئەمە چاوی کزە بەڵام خۆ چاوەکەی بەقوت ناوێت بەڵام لۆدێکی زۆر یاخود قورسایکی زۆر لەسەر چاوی هەیە باشترە بێ یعنی ئەگەر نەشتەرگەری پێڵ چاوەکەگانی هیانە دکتۆری تری نێرێ هیانە مەسەلەن زۆر داکەوتەوە چاوی زۆر قورسە خوێنەرێ نووسەرە هیانە نیگار کێشە وێنە کێشە فەنانە ئەمانە عادەتەن چکە زیاتر تەرکیزەکەن زۆرتر شۆڕە بێتەوە قورسایەکی زۆر لەسەر چایان دروستە بێ پرسیارێک دکتۆر ئەو کەسانی کە بەخۆیان پزیشکی جوانکارین جوانکاریەکەن بەڵێ بۆ نا ئەیکەنوانێ بەڵێ ئەسە زۆر کەسەیە لە دکتۆری جوانکاری ئەگەر بیزانیا خۆی باشە بوون مناوازە بۆ خۆیە کرد یان بۆ خۆی بەکاری ناهێنێت چۆن بۆ خەڵکی ئەکات من عادەتەن خۆی ئەو ئێمەش هەر ئینسانین ینی وەکو کەسانی تر ئێمەش پێویستمان بە شتانە هەرە بێ بەڵام شەرت نییە یعنی بڵاویکەینەوە خەڵک بزانە پرسیارێکی تر دکتۆر ئەو کەسانی کە بە تایبەتی نیشتەرگەری جوانکاری لوت ئەەکەن دوای ئەو باسی ئەوواکەن کە ناڕەحەتیان بۆ دروست ئەبێت شێوی سەوتیان ئەگۆڕێت هەناسە تونگی و زۆر کێشەی لوتیان بۆ دروست ئەبێ ئەمە تاچن لە هەموو لوتێکدا لە هەموو نیشتەرگەریەکدا ڕوودەدات خۆی لە هەموو نەشتەرگەریەکدا مزعفاتی خۆی هەیە ئیتر چکات تی بێ یاخود چ هەمیشەیی بێت تۆ پێش ئەوەی کە نەشتەرگەریەکەکی ئەبێ پێشوەخت قسە لەگەڵ نەخۆشەکە بکەیت ئیتر پێی ئەڵێیت ئەم شتانە هەیە کاتی ئەمانە دایمێ ئێستا بۆ نمونە باسیترین شت لە نەشتەرگەری لوتا من یەکسەر پیانەڵێم عادەتەن هەناسەیان توونە بێت لەبەرەوەی پێستی ناولوتیان ئەو میکۆزایی کە هەیە لە ناولوتیانە زۆر تەنکتر و قابلی کشان و ئاوساویترە وەک لەو پێستی کە چوار دەوری سەری لوتیەوە عادەتەن ناولوتیان زۆرە ئاوسێ بە فترێکی زۆر لەوانێ مانگ یەک دوو مانگ بخایەنێ هەناسیان توونە بێ ئەمە کاتیە بەڵام ئەگەر کەسەکە خۆی لوتی گەورە بێت بێ زۆر بچووکی کاتەوە ئەگەر دکتۆرەکە بشتوانێ بۆی بکە ئەبێ ئەوە بزانێ کە ئەم لوتە کە بچووکە کرێتەوە باری هەناسەدان و قسەکردنی تەسیری تێکە ئەمە بێتە هۆی ناڕەحەتبوونی بۆ هەمیشەی بەڵێ بەتاکید زۆر جار کاتیشتە لای کەسێکە نەشتەرگەری جوانکاری کردوێتە دەست لە لوتی خۆتی لە بەرەوە ناتوانێت وەکو تۆ بکات ئەمە ڕاستە؟ خۆی کەس لە کەسانی کە نەشتەرگەریەکەن ناتوانن دەست لە لوتیان بن ئازارێکی زۆریان بۆ دروست ئەبێت ینی ئەبێ بە هەموو شێوەیەک خۆیان بپارێزن خۆی خۆپارستنەکە کاتیە دوای وەکو کەسێکی ئاسایی لێتەوە ینی وەکووا بێکە ئەسڵەن هەر عملیاتی بۆ نەکرد بێ هەموو پزیشکێکە توانێت جوانکاری بکات بۆ لوت نەخێت پسپۆرێکی شەویلگە بێ شەر نییە شەویلگە بێ ئێستا لە دنیاە ئەوە نەماوەکە ئەم شتە بڵم ئەمە هەری خۆم و ینی سابت هەچ دکتۆرێک لە دەموچاوە ئیش بکات بە شەرتێ شەهادەیەکی جوانکاری هەبێ بۆی هەیە بەڵێ ئیشتیا بکە ئێستا ئێمە پسپۆری نەشتەرگەری ڕوخسار و شەویلگە ئەتوانێت ئیشی تیا بکە ئەتوانێت پسپۆری قورگولوت و گوێ ئیشی تیاکات بەس پێست و جوانکاری پێم وابێ پێست و جوانکاری نەخێر بۆی ناکا بەڵام بە شێوەیەکی تر بۆیەکە ئەتوانێت بە فیلەر ڕێکارێکی بەسیط بەڵێ بۆی بکات
پسپۆڕی نەشتەرگەری جوانکاری گشتیش بۆیان هەیە بیکەن. ئەوانیش دەتوانن بیکەن. کامیان زۆر با بڵێن لە لای هاوڵاتیان پەسەندترن. ئەو کەسەی شەهادەکەی خۆت پسپۆڕیەکەی تایبەت بێ بە جوانکاری و شەویلگە و یان لوت و قوڵگوگە خۆی بتوانێت ئێستا جۆرەها دکتۆر هەیە جۆرەها پزیشک هەیە و هاوڵاتیانش بەگشتی سەردانیان ئەکەن بۆی بزانین کامیان باشتر. پرسیارێکی زۆر جوانە. ئەم پرسیارە بە دوو شێواز جواب بدرێتەوە. شێوازێکیان ئەوەیە نەخۆشەکە خۆی هەڵتەبژێرێ سێری ئیشەکان تەکە عادەتەن ئەوە لە 100% نەک بەڵام 100% لە 199 خەڵکی بەکارەکانی تۆیان بۆلاو بە فیدباگیان بۆلاو. مەسەلەن بەڕێزت لە لای من لوتی کردەوەی بەدڵتە یەکێکی خزمت ڕەفیقەکەیت لێتە پرسێ لەکوێ کردەوە زۆر جوانە هیچ کێشە نییە لە ڕێگەی تۆیەت و یاخود لە ڕێگەی سۆشیال میدیایە بەلاو بەشەکەی تریشان ئەم چەند پسپۆڕی کە باسم کرد هەر هەمان بۆیان هەیە بیکەن هەر هەمان بۆیان هەیە بیکەن بە پێی قانونی جا بەڕای من پسپۆڕی ورد باشترین پسپۆڕیە. ئەگەر مەسەلەن کەسەکە بەس لە دەموچاوە ئیشکە بەڕای من باشترین ئەتوانە بڵێم باشترین کەسە بێت بۆ هەڵبژاردە چکە تەنها فۆکەسی یاخود تەرکیزی لەسەر ئەو شوێنای بەڵام شەرت نییە ینی هەموو کەسێک کە تەنها پسپۆڕی دەموچاو بێ ئیشی جوان بێ یاخود ئیشی بێکێشە بێ هەموو کەس تووشی کێشا بێ هەموو کەسێک هەموو دکتۆرێکیش مزعافاتی توش ینی نەخۆشەکانی ئەگەری ئەوە هەیە تووشی مزعافات بێ بەڵام پێشوەخت ئێمە ئەمانە هەموو شیەکەینەوە. زۆر باشە. دکتۆر لە ئێستادا جوانکاری تەنها لە بابلێن ڕوخسارە نەماوەتەوە لە دەموچاودا نەماوەتەوە و بابلێن لە جستەیشدا جوانکاری ئەکرێ ئەمە تا چەند سەرکەوتووە و تا چەند خواستیشی لەسەرە. حچەنە ئەو پسپۆڕیان عیلاقی بە منەوە نییە بەس بە بۆنەی ئەوەی کە من بە حکمی ئەوەی کە من پزیشکم خواستێکی زۆری لەسرە من عادەتەن نەخۆش زۆریە بۆ لام داوای ئەو شتاناکە ئەینێرم بۆ هاوڕێکانی کەم کاوانی کە ئیش لەو بابەتەیەکەن بەڵام بە شێوەیەکی گشتی هەر لە دەموچاوان جوانکاری ناکرێ ئەتوانم بڵێم لە 140 جوانکاریەکانە دەموچا لە 160 لە جەستەیە. ڕای تۆ پزیشکێک ئەو جوانکاریە کە لە جەستەیە دەکرێت تا ڕادەیەکی باڵێن تا چ ڕێژەیەک تەندروستە و زیانی نییە لە داهاتوە. هەموو کارێک ئەگەر جوانکاری بێ یاخود جوانکاری بێ زیانی خۆی هەیە و ڕیسکی خۆی هەیە هەمووی بە توێژینەوە سەلمێنراوە ئەمانە هەمووی بە چارەخوازەکەوترێ بە نەخۆشەکەوترێ پێشوەخت ئەگەری ڕوودانی هەیە بەڵام شەرد نییە ڕووبات بەڵام جاری وایە تۆ هیچ کێشەیەک بۆ دروست نەبووە تا ئێستا بەس لەوانەیەک لە نەخۆشی داهاتوتا بۆ دروست بێ ئەم شتانە هەمووی زیانی خۆی هەیە ئەنجا زیانەکانیش پۆلێ نەکرێن بە پێی جۆری نەشتەرگەرێکە یعنی چەند زیانێکی ناتوانم هەمووی کۆکەمەوە لە چەند نقطەیەەکە هەر جوانکاریەک یاخود هەچ ئیشێکی نەشتەرگەری بکرێ ئەگەر جوانکاریش نەبێت تەنانەت زیانی خاصی خۆی هەیە ینی تایبەت بە خۆی هەیە بەڵێ هیچ شتێک لە دنیادا 100% نییە هیچ شتێک 100% زمانی نییە بەڵام کەسەکە ئەتوانێت بۆ شێوەیەک هەڵە سەنگێنە بە کارەکانی ڕابردووت کەس هەبوو بێت سەلات بۆ نمونە کارێکیان بۆ کردبێت کە بەدڵی نەبوو بێ خودت زیانی بەڵێ ڕۆژانە چەنەها کەیزیێت ینی شەرت نییە بەڵام شەرت نییە نەخۆشەکە ڕاست بێت ینی شەرت نییە لەوانەیە کەسەکە قسەی بۆ بکرێ من دایمەن ئەڵێم من هەر خۆم شخصی خۆم دەبە نەخۆشەکان ئەڵێم زۆر جار بۆ شتێکی تر هاتووە و ڕەئی شتێکی تریشم لێ وەرەگرێ مەسەلەن هاتۆ پێڵی چای بکە هاتووەڵێ دکتۆر لوتم جوانە کردومە تۆ خۆتۆ لەو کاتەیە من ڕاستی ڕەئی من جیاوازە بێت لە ڕەئی تۆ بەرامبەر بە کارێک کرابێ پێشتر بۆ یەکێک چکە من تەنها سێری شکڵەکە ناکەم سێری قیاساتەکەی ئەمە هەمووی قیاساتی هەیە ڕەبتی هەیە بە چاوە ڕەبتی هەیە بە دەمەوە ئەمانە هەمووی بۆ هەڵ سنگێنم ئەنجە جوابێمەوە بەڵام باری دەرونی نەخۆش زۆر مهمە زۆر گرنگە زۆر کەس هەیە تووشی حادیسە بووە زۆر حادیسەی قورسی توش بووە کارێکمان بۆ کردووە زۆر دڵی خۆش بووە و هەرچەنە ئێشتا یعنی نەبووەتەوە بە کەسێکی ئاسایی و زۆر دڵیش خۆش بووە زۆر دەستخۆشکە هەش بووە تووشی حادیسە بووە لە مردن گەڕاوەتەوە جوانترین کار و بەدڵسۆزترین ئیشی بۆ کردووە بەڵام ینی تووشی نەخۆشی دەرونی بۆ ینی لاانە تووشی کێشت کاس بینێ ینی کەسەکان زۆر ئەگۆڕێن بە دڵبوونی کەسەکان شەر نییە دکتۆرەکە ئیشەکەی ناشرین بوو بێ یاخود کارێکی بۆ کردبێ هین بوو بێ بەڵام نەخۆشەکە و قەنەعەتی کەسەکە خۆی بۆ هەموو
یعنی لەسەر و هەموو شتێکەوە من دایما شتێکی تری شەڵێم ئەڵێم تۆ کە جوانکاریکی لوتێ کرد یاخۆ جوانکاری کە شتێکی تری کرد شەر نییە بەدڵی هەموو کەسێبی هەموو کەسێ حەزی لە هەموو ڕەنگێک نییە حەزی تۆ حەزی لە ڕەنگی کراسەکەی من نییە هەموو دەقەیە گوانێ لەوانەیە 100 کەس بێنی 50 بەدڵی نەبێ ئەلمویم خۆت بەدڵ بێ ڕاستە بەدڵنیایی بەڵام ئێوە با بڵێن بپی شارەزای و ئەزمموی خۆتان ئەو کەسانی سەردەرتان دەکات دەزانن ئەگەر ئەمە لە ڕووی دەرونیەوە هەستکاکە ناشرینە یاخود کارەکەی کە بووی کراوە ناشرین بێت بەڵێ زۆر کەس هەیە بۆ نمونە نەشتەرگەرێکی کردو ئەڵێ دکتۆر بۆ نمونە ئەڵێ من شوێنی تەقەڵەکەم دیارە بۆ نمونە گریکی بچکۆلە دروست بۆ لە چایە هەر هەمان کەس لەوانەیە دەزی بکەی گەورەیان دەخاڵی گەورەیە کە لەو شوێنی تەقەڵە بچکۆلە ترێکە بەقەدەر 9 میلیمەترە بێ بەدەم و چایە کەچی تەرکیز نەکردەوە سەر ئەو زیبکانە لای بەرێ کەچی تەرکیز کرد سەر نقطەیەکی بچکۆلەی نەشتەرگەرەکان لەبەرەوە ئەو کەسانە بێ لانی دەرونیان زۆر بگۆڕێت یعنی ئەگەر وانە بێ لەوانەیە زیاتر بەرەو خراپتر بڕۆ کەواتە و کەسانی سەردانی ئەوەکەن گفتوگویان لەگەڵاکەن پێشوە خەت پێشۆی کارێکیان بۆ بکەن بۆ نمونەوان داواکاریکیان هەبێ بەڵام ئێوە ئەزانن کە شتێکی تریان پێویستە و بۆیان ڕوونەکەنەوە کە ئەم شتە بۆ ئێوە زەڕورتر بەڵێ زۆر ڕاستە حەزەکەم ئاماژە بە شتێکی تریش بم خۆی لە وڵاتانی غەرب و وڵاتە پێشکەوتەکانە عادەتەن پێش ئەوەی جوانکاری بکری ئەبێ کەسەکە باری دەرونی 100% جێگیر بێ و لەوانەشە دوای نەشتەرگەری تووشی نەخۆشی نەفسی بێ ئەویان ئەوە شتێکی زۆر ڕاستەگەر نەشتەرگەرێکی بە شێوازێکی خراپ بەسەریا بشکێتەوە بەڵام لێرە بەداخەوە ینی ناتوانین نەخۆشەکان بنێرین بۆ لای دکتۆری دەرونی ئەگەر بزانین ڕاڕایە کەسێکی ڕاڕایە خۆت شتێکە لە بەرەوەی هەر خۆت یانی ئەگەر وا بە خۆمان بڵێن ئێمە نەفسێتێکمان هەیە ئەنی زۆر ڕەخنە قبوڵ ناکەین لەوانەیە هەر ئەسڵان و زووتێ و تۆڕۆژ بێلێت بەڵام مەجبورین یعنی ئێمە خۆمان لایەنی هەرچەند اختصاصی خۆشمانە بەس ینی لە خۆمان ببورین زیاتر لایەنی دەرونی نەخۆشەکەش بگیرینە ئەستۆ ڕاستە بەدڵنیایی دکتۆرە بابەتانی کە فیلە ڕۆبۆتۆکسۆ بابەتانن و بەکاردێن تا چەند بڵین پێویستە ئاگاداربی لە بەکارهێنانیان بێگومان چەندین جۆر و چەندین مارکەی جیاواز هەیە کە بەکاردێنرێت لەلایەن پزیشکانەوە ئەبێت چۆن نەخۆشەکە ئاگاداری خۆی بیاخود چەند جۆر هەیە بەڵێ جۆری زۆرە فیلەر جۆری زۆرە کۆنەکان زیاتر سیلیکۆن بوون فلۆبڵ بوون واتە لە ڕێی دەرزیوە توانێت و سیلیکۆنا بکەیتە جستە ئینسانەکە و تا ڕادەیە کە هەمیشەیی بوون کە ئەمە زەروزیانێکی زۆری پاش چەند ساڵێک بەدوای خۆیان دەرخست زۆربیان ئیلتیهابەکان ئەوە ساڵانی پێش بەڵام خۆشبەختانە ئێستا فیلەری ئێستا هایلۆرۆنیک ئەسیدە عادەتەن لە شانۆخانەکانی مرۆڤەوە دروست کراوە و زۆر بەکەمی ئەگەر حساسێتێک یان ئەکامێکی خراپ دروستکەن عادەتەن بەڵام جۆری زۆرە وەکووتمان جۆری هەیە زۆر هەرزانە جۆری هەیە زۆر گرانە طبعاً ئەمانە ئەبێ بە کواڵیتی کۆنتترۆڵا بێنە ژوورەوە کە ێنە ناو وڵاتی تۆ هەموو وڵاتێک وایە تۆ ناتوانانی شتێک بەریتە وڵاتێک ترەگەر بە کواڵیتی کۆنتترۆڵە نەبێ ئەبێ زمانی شەریکی لەگەڵا بێ ئەبێ نەخۆش دوای شتی هەرزان نەکەوێ بە جدی جایەکە لە پرسیارەکان ئەوەیە و بابەتانە ڕاستە زۆرن بەڵام لە نرخیشدا جیاوازێکی زۆریان هەیە بەڵێ طبعاً شتی گران ئەکیید کواڵیتی باشترە ئەبێ ئەو پزیشکانە باوەڕپێکراو بن ئێستا زۆر شوێن هەیە بە ناقانونی ئەو شتانە بەکارێنێ ئەبێ بزانی چکە خۆشەرنی هەر ئیشی جوان بێ ئەبێ بزانی چۆن مامەڵە لەگەڵ ئاکامە خراپەکانەکەی ئەی خۆ پزیشکی خۆ هەردی ئیشی دەست نییە تۆ ئەو هەموو کتێبە بۆ خوێنیتەوە هەموو عیلمە بۆ پێ بۆی بتوانی ئەگەر شتێکی خراپ ڕۆیە بتوانی چۆن مامەڵی لەگەڵا بکەی جا حەزم کرد ئەوە باسکەم کە من قسەی پرۆفیسۆرێکی برادرم بیر ناچێتەوە کە فەڕەنسی بوو هەر خۆی بە نەژاد فەڕەنسی بوو وتی never use cheap fillers یعنی ئەو قسەی کرد وتی هیچ کاتێک فیلەری هەرزان و کواڵیتی نزم بەکارمێنە و ئەگەر خۆشت بەکاردێنە میکەرە جسمی خۆتەوە لەبەر ئەوە دیزاستەر دروستەکە زۆر جا کارەسات دروستەکە ئەبێ ئەم شتانە ئەبێ هەمووی لەبەر چاوکرێن نابێت دوای قەرەباڵغیکەی بەجددی بەڕای من ئەگەر شتێک زۆر تاکید نەبی لێ یاخود ئەگەر شتێک تەواو یعنی متمانە و نەبێ پێی قەت نێکی لەبەرەوەی بڕوان پێ بکەن ئاکاماکەی زۆر قورسترە بێ وەک لەوەی کە دڵە پێی خۆشە بێ ئەو بابەتانی کە بۆ بابلێن ڕوخسار بەکارهێنرێت لە ئێستادا بۆ جوانکاری بۆ سپیکردنەوە بۆ جوزانم نەمانی زیبکە و پەڵەوە بابەتانە بۆ نۆک پلازمایە هەر بابەتێکی ترە لە ڕووی پزیشکیەوە کە ئێوە باشتر ئەزانن تا چەند تەسیریان هەیە لەسەر باشبوونی بڵین پێستی دەموچەوە
بەڵێ مەسلەی پلازما و فیلەر و بۆتۆکس و ئەم بابەتانی هایدرۆفێشیاڵ و ئەو بابەتە جوانکاریانی پێست کە بەکارێنرێ طبعا ئەمە ڕاستە جیهازە و ئەمە ستاف و هایف و وەڵحاصل هەموو ئەو شتانی کە بەکارێنرێ ئەبێت طبعا پێشۆخت دکتۆرەکە بتبینێ نابێ بە هیچ شێوەیە خۆت بۆ خۆتی هەڵبژێری بە ئەمە شتێکی ڕاست نییە ئەبێ پێشۆخت نەخۆشەکە بتبینێ مەسەلەن پەڵەیەکت هەیە ینی ئەم پەڵەیە جاریوە بە عیلاج ڕوە جاریوە بە کرێمێکە ڕوە جاریوایە بە پلازما ڕوە جاریوە ینی ئەنواع اختیارات هەیە بۆ لابردنی ئەو پەڵەیە لەبەر ئەوەشە کە یعنی ئەبێ چارەخواز یاخود نەخۆش بە تەواتی ڕاوێژ لەگەڵ پزیشکەکە بکە ئەمە ڕاستە بابەتی سەطحین و پێستن بەس بەڵام ئەوانیش مزعافاتی خوان هەیە لەوانەیە خراپتر بێ کەسەکە بێ کەواتە بێت سەرەتا خۆت بناسی پێستی خۆت بناسی و دکتۆرەش بناسی هەر بە دوور نەڕۆین بچینەوە بابەتی نەشتەرگەریەکە زۆر نەخۆش هەیە ئەڵێ دکتۆر شوێنەکەی دیار نابێ ئەڵێم ئەوەی من لە سەرمە بۆتەکەم بۆ نمونە ینی بە دفنەی دوورینەوە وەڵحاصل ئاگامان لێ و نازام چی بەڵام پێستی خۆشە بێ بناسی هەنێ پێستەیە بە جوانترین شێو ئیشی بۆکەی کە پێوەی دیارە هەنێ کەسەیە کە ئیشی بۆکەی پێستیشی بەو نوعانەیە کە چی شوێن تەقەڵی دیار نییە ینی شێوازی پێست شێوازی نەخۆش باری تەندروستی نەخۆش ئەمانە هەمووی دەورە بینە لەبەرەوە بۆ ئیشی پێستی جوواهەیە ینی کەسێک لە کەسێکی تر ناچێت شەرت نییە دوو خوشک بێن بۆ لەو هەردووکیان بڵێن پلازمان بۆکەم بۆیان بکەم لەوانەیە ئەم شتێکی بێ ئەوەی کیان شتێکی تری بێ زۆر باشە زۆر سوپاس دەکەم دکتۆرکان سوازکەم ڕۆ لەگەڵمان ئامادە بووی بێگومان هەر یەکێک لە ڕوونکردنەوەکانی بەڕێستان بۆ هاوڵاتیان گرنگە بۆی کاتێک کە سەردانی پزیشکی جوانکاری دەکەن زانیاریکیان هەبێ لەسەرەوەی کە چۆن ئەنجامی بدەن سوپاس و دوا پەیامی تۆ بۆ کەسانی کە جوانکاری ئەەکەن چییە؟ دواپەیامی من ئەوەیە کە ئینشاڵڵا کەس پێویستی بە هیچ شتێ نابووی هەموو کەسێک هەر بە جوانیش لەدایک بۆ هەر بە جوانیش ئەڕوات ئینشاڵڵا کەس پێویستی پێی نابێ بەڵام هیوادارم ئەوەی کە پێویستی پێی بوو بە تەواوەتی بە تەواوی فکر و هۆشی خۆیەوە بێت ڕاوێژی لەگەڵ کەسە نزیکەکان و دەرەجەیەکەکانی خۆیان کردی بێ بۆی تووشی کێشە نەبێ و تەکید بە ڕاوێژکردن و ڕێی دوو کەس لێ کەس باشترە و لە کۆتاییشدا ئیشەکە هەر بۆ خۆمانە واتە هەر بۆ جەستەی خۆتەکرێ لەبەرەوە ئەبێ بە تەواوەتی لانی باری دەرونیت لانی سۆشیاڵی دیاخۆت کەس و کارت ئەبێ ئەمانە هەمووی ڕازی بن و ئەو پزیشکەشی کە ئەو شتێکی کە پێوتی دڵنیا بە لە مەسلحەتی خۆتە لەبەرەوە بێ بەگوێی بکەی لەوانەیە کە ئیشێکی بۆ نەکردی نەڵێی بە دڵم نەبووە و هەروەها سپاسی کەناڵە جوانەکەتانەکەم و زۆر سپاس زریان خان بۆ ئێوەش هیوای تەندروستێکی باش بۆ مولایەکە خوازم زۆر سپاس دەکەم دووبارە بەخێر بێی سەرچاو عزیزانی من هیوادارم کە هیچ لایەکتان پێویستان بە جوانکاری نەبێت لەبەرەوەی هەموو کەس بە جوانی لەدایک بووە سپاس بۆ کە تا ئێستا بینەرمان بوون هەر شاد بن